صلاف وهيفين دمن خوش جا من داخل شمو دقال كورت كونكشن جدنجي أمريكا لواشنطن لەلای منیشەوە بەڵێن ساڵح ئەم کاتتان باش ئازیزانم تایبەت بۆ ئەم بەرنامەی کورت کۆنێکشن ژمارەیە بابەتتان بۆ ئامادەکراوە لەوانە ڕاپۆرتێک لەسەر ڕەوشی شاری کۆبانی منداڵانی سووریا لە هەلومەرجی ئاڵۆزی وڵاتەکەدا و کێشەکانی پەنابەران لە سەرانسەری جیهاندا هەروەش ڕاپۆرتێک لەسەر ڕادیکالیزم لە بەریتانیا. میوانا برنامه خانم بیزا برزو خوندکار لزانکویا امریکی لسلیمانی او لواشنطن و مجولی لیکولینه که لسر دیگهشتنا امریکا لهمبر کردان لی جه کوبانی پیامین نخوش دگهن ما شەڕ لە شاری کۆبانی بەردەوامە و هێزەکانی یەپەگە و یەپەژە بەردەوامن لە ئۆپەراسیۆنەکانیان دژی تونڕەوانی دەوڵەتی ئیسلامی. بەپێی ئەم ڤیددیۆیی ئاژانسی هاوار ئەم شەڕانەی ئەم ڕۆژهەینی هاوکاتە لەگەڵ مەراسیمەکانی پرسە و بە خاکسپاردنی دەیان خەڵکی سیڤیل لە شاری کۆبانی کە لە ئاکامی هێرشەکەی تونڕەوانی دەوڵەتی ئیسلامی گیانیان لەدەستداوە. دادگەها بلند ئەمریکا بڕیاردا و مارەکردنا هەفجنس باسان چ مێر چ ژن لێ تەڤایە ئەمریکا دەستوردایە سەرۆک باراک ئۆباما پەس ناوێ بڕیارێدا و وەکە سەرکەتنە ئەمریکا بناف کرد. پێنج ئەندامین دادگەها بلند دەنگدا بڕیارێ و چار لە دژ بوون هەتا بەری vê بڕیارە دادگەهێ لە 36 ویلایەتان و لێ واشنتنە پایتەخت مارەکردنا هەفجنس بازان دەستوردای بوو. سەرۆک ئۆباما گوت divê ئەمریکا شانازیê bi vê pêngavê bike û karbidestên Emerîkî û Îranî beref Vîyena bi rêdekevin ji bo gereka dawî ya danûstandinan li ser bernama navokiya Îranê û berpirsekê Emerîkî guman heye heta dawiya vê mehê bigehna rêkeftina hîvîkirî. Bertevkê Koşka Spî Josh Earnest dibêje niha çi nexşenînin ji bo درێژکردنا دەمێ مهلەتا داوی و ڕۆژا سێشەمبووە بێتە لێوی گوت جی ئەو وێ ئەگەرێ دوور ناخە لەبەرە وەزیرێ دەرڤەیە ئەمریکا جانکێری و هەفبەری خوا یە ئیرانی کۆم بن لە پێشدەرگەیەن دای خستی مەزناکار لەدەست ji پێنج وڵاتên هەفدەمین نەتەوێن ئەگرتی و ئەڵمانیا ژی دێ لێ کۆمبوونان ئامادە بن. سەرۆکی فەڕەنسا دەڵێت گومانبارێک دەستگیر کراوە بەهۆی وەک ئەو هێرشێ تێرۆریستی کرایە سەر کارگەیشی سوتەمەنی. بەلانی کەم یەک کەس لە مێرچەی ئەمڕۆهینیدا کوژراوە کە لە دەرەوەی شاری لیۆن لە باشووری ڕۆژهەڵاتی فەڕەنسا ڕوویدا و دواتر سەری کەسێک دۆزراوەتەوە و لە دەواازەی کارگەکەدا و دەگوترێت دروشمێکیش دۆزراوەتەوە کە بە زمانی عەرەبی لەسەری نووسراوە. لە کوبانی وەک هوندێ پەیاماندا دەبیسن ڕەوش نەئارامە پشتی ملیتانên دەولەتە ئیسلامی داعش کەتینە ناف باژار و چەند ئۆتۆمبیلên بۆمب کری تەقاندین و ژمارەکە سیڤیلان ژی کوشتین لە حەسەکێژی داعش هێریشی جهن حکومەتێ دکە پتر دە راپۆرتا بەڵێن ساڵحدا. هێشتاش ڕەوشی ناوشاری کۆبانی ناجێگیرە تونڕەوانی دەوڵەتی ئیسلامی دەیان خەڵکی سیڤیلی شارەکەیان کردووەتە قوربانی. لەم هێرشەیاندا جیهادیە ئیسلامیەکان خەڵکی سیڤیلیان کرد بۆ سپەر تا بتوانن پیلانەکەی خۆیان بۆ دەست بە سەرداگرتنی شارەکە جێبەجێ بکەن. جەنگاوەرە کوردەکان گەماروی تونڕەوانی دەوڵەتی ئیسلامیان داوە ئەوانەی چوو بوونە ناو شاری کۆبانیەوە وەک چالاکوانان ئاماژەی پێدەکەن و دەڵێن لە ماوەی ئەم دوو ڕۆژەی شەڕدا زیاتر لە 100 کەسی سیڤیل کوژراون. سەرچاوەکان لە کۆبانیەوە دەڵێن دەستەیەکی بچووکی جیهادیەکان هێشتا لە ناو کۆبانی ماونەتەوە و خەڵکی سیڤیلیان بە بارمتە گرتووە. ئانها ئەو تێرۆریستانە دچار جیاندا ئەو هاتنە دۆرپێچکردنە دچار ئەمکارن بێن ئاڤاهیاندا وان کەسێن سیڤیل چخوارەکردنە مەرتالên مرۆڤاهی ji ber wê jî hêzên me dorpêça wan û dorpêça wan kirine û dixwazin bi pîlanên serkeftî da wa kesên sivîl rêzgar bikin û wa تێرۆریستان دور نەبکەن. ئەم هێرشەش بۆ سەرشاری کۆبانی پاش ئەو پاشەکشە بەرچاوی دەوڵەتی ئیسلامی بۆ لە ماوەی دو هەفتەی ڕابردوودا لەوانە لە دەستدانی شارۆچکەی گرێسپی کە بە شوێنێکی سەرەکی تونڕەوان دادەنرا بۆ هێنانی جەنگاوەرانی بیانی. تا ئامادەکردنی ئەم راپۆرتە شەڕ هەر بەردەوامە لە کۆبانی و تونڕەوانی دەوڵەتی ئیسلامی ژمارەیەک خەڵکی شارەکەیان لە خانوویەکی نزیک نەخۆشخانەی موشتەنور بە بارمتە گرتووە. وەزیری دەرەوەی کانتۆنی کۆبانی دەڵێت شەڕیش لە هەندێک ناوچەی دەوروبەری کۆبانیش هەن. تێروریستên داعش demên ku êrişî navenda bajêr kirine bi va çeteyên xwe derbas bûyî bajêr
لعلی روجاوای کانتونا کوبانی جلالی شیخلر جاره کردن گروپ کینوان جی خودزی درباسی ناف هر دو شیخلران کردن و خواستن کو ایریشی کو کنترل هنک ساخت شیخلر بکن ده بساجی برسف جالین یکینه المدا درکتن و نهال ورجی شر پاتش کردن بردوام. هێرشەکەی ڕۆژی پێنجشەمەی سەر کۆبانی بە هێرشێکی خۆکوژی دەستی پێکرد لەسەر سنووری کۆبانی تورکیا. ئەدریس نەحسان دەڵێت لەگەڵ هەنامبوونەوەی ڕەوشەکەدا لێکۆڵینەوەکان دەست پێ دەکەن تا بزانرێت تێرۆریستان لەکوێوە هاتوون. بێگومان ئێمە کانتۆنا کۆبانێ بەلاڤۆک دەرخست و دیار کرد و هێزێن داعش عالێ باشوورێ کانتۆنا کۆبانێدا دەرباسی کانتۆنێ بوونە و هەنێک کەسی دریا سینۆڕە دەرباس بوونە لێ نەدا دیارکردن بۆ کیجان دەڤەرێدا تایبەت دەرباس بوونە جبێژی وێ لێکولین بێنەکردنە پێشەرۆژێدا دەمێن کو ئارامی vegere navenda bajêr wê demê wê lêkolîn bêne çêkirin kaj kîjan alî da derbas bûye. هەندێک لە سەرچاوە کوردیەکان دەڵێن تونڕەوان لە ناو تورکیاوە چوونەتە ناو کۆبانیەوە بەڵام هەندێک سەرچاوەی تر دەڵێن هەر لە ناو سووریاوە دەوڵەتی ئیسلامی هێزی ناردووە بەڵام هێشتا هیچ یەکێک لەو ڕاگەیانانە پشتڕاست نەکراونەتەوە. چالاکوانان دەڵێن ژمارەیە لە سێرەگرانی دەوڵەتی ئیسلامی شوێنی خۆیان لەسەر سەربانەکانی باڵەخانەکانی کۆبانی گرتووە و لەوێشەوە تەقە لە خەڵک دەکەن. لە ئێستاشدا یەکینەکانی پاراستنی گەل یەپەکە دەڵێت بنکەی سنووری نێوان تورکیا و گرێسپی داخستووە لەبەر هۆکاری ئاسایشی. راپۆرتێک بوو لەسەر ڕەوشە کوبانی کاک بەڵێن نەعسان ئەدریس نەعسان نابێژە کارڕۆلی هەفپەیمانیان نفنەتەوەی وێ چ بە دەوێ ڕەوشیدا چووکو ئەو ئالی کار بوون مەسەلا ڕزگارکردنە کوبانیدا داعش. هەڵبەتە لەو توێژەدا کاک دەخیل ئاماژە بە دوو خاڵ دەکا خاڵی یەکەمیان چۆن داوا لە کۆمەلگای نێونەتەوەیی کراوەوە هەروەها لە وڵاتی تورکیا و گەلی تورکیاش کە بەشداریان هەبێ یا ڕۆڵیان هەبێ لە پشتیوانیکردنی ئەو هێزانەی کە کۆبانی دەپارێزن. خاڵی دووهەمیش سەبارەت بە ئەگەر و نەگەری بەشداری هێزەکانی هاوپەیمانان و فڕۆکە جەنگیەکانی هاوپەیمانانە لەم شەڕانەی ئێستای کۆبانیدا دەڵێ ئەلبەتە لە ناو کۆبانیدا ناتوانرێ هیچ شتێ بکرێ چونکە هێشتا خەڵکی سیڤیل لە ناو شارەکەدان بەڵام لە دەوروبەری کۆبانی هەندێک بردومان کراوە. دەستخۆش سپاس. لەگەڵ سەرکەوتنەکاندا بە یارمەتی هێرشە ئاسمانیەکانی هاوپەیمانانی بەسەرکردایەتی وڵاتەیە گرتوەکانی ئەمریکا بەسەر تونڕەوانی دەوڵەتی ئیسلامیدا کوردەکانی سووریا سەلمان دویانە کە یەکێکن لە کاریگەرترین هێز لەم شەڕەدا دژی تونڕەوان بەڵام زۆرێک لە شیکەرەوە لەو بڕوایەدان ئاستی هاوکاریەکانی نێوان جەنگاوەرانی کورد و ئەمریکا ناگاتە ئەو ئاستەی ببێتە هاوپەیمانێتیەکی درێژخایەن. لەم راپۆرتەدا پێداچوونەوەیەک دەکرێت بە ڕاهەندەکانی ئەم پەیوەندیەدا. ڕۆژ بڕۆژ شەروانên کورد لە سووریێ ji civaka navnetewî re didin xuyakirin ku êdî di şerê dijî melîtanên dewleta Îslamî Daeş de pişt bi wan vetêgirêdan. Piştî berxwedaneke mezin li Kobanê û paşê rizgarkirina wê girê spî jî bajarekî din bû ku Kurdan ji nav lepên Daeş derxistine. Ev serkeftin bi alîkariya hêzên koalisyona navnetewî têkirin. Hemahengiya wan û Kurdan xweş eşkere kiriye ku Daeş ne ew hêze ku yekcar têk naçe. Lê heta kîjan radeyê yekîneyên parastina gel YPG dikarin vê hevalbendiya li gel Amerîka û welatên din yên koalisyonê berdewam bikin. Ji ber ku tevî alîkariya asmanî heta niha van welatan bi çek û alîkariyên din piştgirî nedane YPG. Ew jî dihêle ku çavdêr bipirsin ev hevalbendî digihêje ku derê. Hinek dibêjin eger Kurd bixwazin peywendiyeke demdirêj bi Amerîka re deynin divê ew rabûn û rûniştên xwe li herêmên ku birêve dibin بگهارن. دوی کردی دوی علی دژبیر نکن گو امریکا چاوی خو ناگره دبر بن پیکرنین مافین مروان گو دبرن گو کرد لیده سلادارن چه راپورتن گو بلاف دمل سر يعني قوراندنا كسن نتوين دن وك عرب جندن وان دوی کرد اثبات بکن گو اف راپورت نراستن. سلام فيدا. لدوار ميداني ده کردان خوش دیار کریه که هفپاریا وان به امریکا را یا هری بهیزه لسرانسری سوریه. بهیزه خویا لشکری و کاریگریا خویا دشار دجی داعش ده کرد بیجن او هیزه بتنه نه که امریکا دکاره دوی شری ده خوبس بیره. تاوی وها جی سینور جهیزه کردان را هیه.
وەکو هێزێکە کورد حتا کیژان ڕادەیە عەرەبێن دەڤەرێن دن لە سووریێ هەبوونا کوردان قبول دکن. ئەگەر کورد بەردەوام شخۆر هەواڵبەندێن دناوە سووریە پەیدا بکن وەکو نەها هێزن دارتێشە ئازاد هێزاب ناوێ بورکان الفرات ژدەڤەر عەرەقاینە گۆگ ئەv هەواڵبەند ناو ئۆپۆزیسیۆنا سووریە پەیدا ببە ئەس باوەڕ ناکەم گۆ گەلێکی زەحمەت بێ بۆ هێزن کوردی بگەن دێرا زۆرێ و ڕقای و دەڤەرێن دنجی لێ پرس ئەوە گۆگەلۆ کورد خوازن هەرن دەڤەرێن عەرەبا وێ عەرەب پێشوازیە وان بکن وەک کەسێن گۆ ینی وان ڕزگار دکن. یا هەری باکێش ئەمریکا بۆ خۆشی گەهشتیە وێ باوەریە کۆ ئێدی هەواڵبەندیا بە کوردان ڕە بوویە ڕاستیەکە بەردەوام. لەو ڕژی ئەو دەبینن کۆ مادەم شەڕێ دژی داعش بەردەوامە دەوێ ئەv هەواڵبەندیا بە کوردان ڕە بدۆمە. پشتی شەر بداوی ببە ئەوێ حەسابێن هەرێمی ji بۆ داناسینا پەیوەندیە ئەمریکا بە کوردên سووری ڕە ڕۆلێکێ بلیزن. سیروان قوچۆ دەنگێ ئەمریکا. و گەلک ji zarokên Sûriyên heta jiyê 5 saliyê nizanin ka jiyana berî şer û tundûtîjî û derbederiyê çawa ye. Li kampekê penaberên Sûrî li Ordinê dayk û bab dibêjin zarokên wan rastî gelek nexweşiyan bûne û nexweşxanên kampê ew dezgehnînin ji bo çareseriya wan nexweşiyên aloz. Temenê Murhev 4 sal û nîv e û dayka wî got ku dema ew bîbîk bû celta dihatinê piştî bombe dest pê kirin. Birayê wî Re'fet yê temen 1 salî ne di saxlemiyek baş daye û gelkî diverçe. Ezîza Xezawî li benda dermana dimîne li kampa penaberan û dibêje ji ber şer û tundûtijiyê li Sûriyê te'de li saxlemiya her 6 zarokê wê hatiye kirin. Tobaran berdam hate kirin û xanî min wêran bûye. Zarokekê min birîndar bûyî, pêkîça min birîndar bûye. Ji ber hêrişit firokan nûke kurê min tap têne. Zarokê min yê hemiya biçûktir nûke naxut û navexut. Dayk û babên dinyên di kampê de dibêjin ku gelek zarokên di van 4 salên şer da ji dayîk bûn, pirsgirêkên saxlemiyê ji wan re çêbûne. Karmendên xêrxwaz dibêjin ku ev malbat ji şer direvin û dikevin jiyanek pir zehmet da ya ku wan nexweştir dike û hîn jimara van malbatan bilindtir dibe. ضغط الأعداد اللاجئين موجود على المراكز الصحية. سنگیەکە زۆر لەسەر ناوەندên ساخلەمیە di nav kempêda heye ji ber pêdiviyên zorên xelkî û jimara zor ya penaberan. Roj bi roj em hewl didin serederiye digel vê pirsê bikîn. Lê bi çavekî kêm texmîna hejmara xelkên pêdivî bi sexbêriya saxlemiye nayê kirin. Nesriddîn Tuweybiya berpirsê neteweyên yekbûyî ya ajansa penaberan li kempê dibêje ku ev demek û tengavî mestir dibe, alîkariya pera kêmtir dibe. Wêneya giştî ewa 600,000 penaber bi tinê yel Ordinê û pitir ji 3,500,000 penaber yel deverê û heta ze'terî di rastî da behreke ji gişt û ev e hevrikiya mezin e hember berhevkirina diravî û berdewamî pêdana programî. Hinek dayk û bab dibêjin ku ev nexweşiyên zarokê wan hene zehmet e bêne dermankirin û bi zehmetî derman têne peyda kirin. Ew 4 salî û ev 4 sal bi vî awa ye. Min bo her cihekê mişiyabit min bir bo alîkarîkirinê ew nikarit baxvit, bibhîsit û bi şev hez bi tirsê dikit. Ew dibêje kiça wî bîsan pêdiviyên taybet hene û ew her wisa baş bi çavên xwe nabîne. Jina wî dibêje kiça wê li malê ji dayîk bû di dema ku bombe diketin ser bajarê wê. Bo çareserkirinê me dem û dest ew nebire nexweşxanê. Ev 10 roja li mal ma. Em neşiyan bibêne nexweşxanê ji ber ku nexweşxane ya dûrgirtî bû. Xezawî dibêje ku pirsgirêkên saxlemiyê wê xirabtir bibin berî ku baştir bibin û di vî demê de dawiya şer nediyar e. Ew her wesa dibêje ku zarokên di nifşê Murhev de çêbûne, di vî şerî de nexweş bûne û westiyan e bêtir ji mezinan. Ravîn Doskî, dengê Amerîka. خۆشەویستانم بەپێی زۆرێک لە ڕێکخرا و نێوەندە نێونەتەوەییەکان جیهان ڕوبەڕووی بەترین قەیرانی پەنابەران بۆتەوە و هاوکاتیش چۆنێتی سەر و سەوداکردن لەگەڵ ئەم کێشەیەدا وەک پێویست نەبووە هەر بۆیە دەستگای پەنابەرانی سەر بە نەتەوەیەکگرتوەکان داوای کۆبوونەوەیەکی لوتکەی جیهانی دەکا بۆ چارەسەرکردنی ئەم قەیرانە.
نەتەوەی گرتوەکان ڕادەگەێنێت هەتا کۆتایی 2014 زیاتر لە 6 میلیۆن کەس فشاریان بۆ برا ماڵەکانی خۆیان جێبهێڵن. ئەمەش زۆرترین ژماری ئاوارەبوونی خەڵکیە کە تۆمارکرابێت. سامح و خێزانەکەی لە دەستی شەڕ لە سووریا هەڵاتن، ئەوان بە بەلەم لە دەریای سپی میدیتەرانە بران بۆ ئیتالیا. هەموو کەسێکی سەر ئەم گۆی زەویە وڵاتی خۆی خۆش دەوێت، بەڵام ڕۆژەکە لە سووریا هەموو کەس ناچار دەکات بە دوای پەناگەیەک و وڵاتێکی سەلامەتدا بگەڕێت بۆ خۆی و منداڵەکانی و هاوسەرەکەی. لەم ساڵدا هەتا ئێستا زیاتر لە 100,000 کۆچبەر بە دەریای سپیدا پەڕیونەتەوە بۆ ئەوروپا و نزیکەی 2000 کەسیان لێ مردووە. ئاندرێ ماهیجیک بەرپرسی ئاژانسی پەنابەرانی سەربەنەتەوەی گرتوەکان. ئەوەی لە دەریای سپیدا دەگوزارێ ڕەنگە تەنها ئەو دەرئەنجامە بینراوە بێت لەوەی ئێمە لە جیهاندا بەدی دەکەین، بە ئەوەشمان بیر نەچێت لە 186 پەنابەرانی جیهان لەلایەن وڵاتانی بەرەوڕسکانچۆوە میوانداری دەکرێن. بۆ نمونە سووریا لە ماوەی 4 ساڵی ڕابردوودا گەورەترین لێشاوی دەرچوونی پەنابەرانی لێوە بووە و نزیکەی 4 میلیۆن پەنابەری سووری لە وڵاتانی هاوسێی گیرساونەتەوە. دراوسەکانی سووریا وەکو تورکیا هەوڵ دەدەن هاوکار بن بۆ هاتنی پەنابەران. ئاناشێ لە ڕێکخراوی لێخۆشببوونی جیهانی دەڵێت ئەوان هاوکاری کەمیان لەلایەن کۆمەلگای نێونەتەوەیەوە پێگەیشتووە. ئەو گروپە مەسلەی پەنابەرانی ئەفریقای بە قەیرانێک ناودێر کردووە کە لە بیری جیهان چۆتەوە. زیاتر لە 3 میلیۆن پەنابەر لە وڵاتانی سەحرای ئافریقا ئاوارن. ئەوەی لە ڕاستیدا سەرسوڕهێنەرە ئەوەیە کە وڵاتانی زۆر هەن خۆیان نەسەر چاوی پەنابەرن و نەشوێنی داڵدەدانی پەنابەرانیشن، کەچی ئەو وڵاتانەی خەڵکان سەرکوت دەکەن و پێشێلی مافەکانیان دەکەن، هەر خۆشیان پێشوازی لە پەنابەر دەکەن. شیا دەڵێت کەمی ئاستی کاردانەوەی جیهان لە مانگی ڕابردوودا بەڕوونی دەرکەوت، کاتێک بە هەزاران لە پەنابەرانی نژادی ڕوانگای بورمی بێ پشت و پەنا بۆ چەندین هەفتە لە ئاوی دەریای ئەنداماندا پشتگوێ خرابوون بێ ئەوەی هیچ وڵاتێک پەنایان بدات، و ئێستا ئیندۆنیسیا و مالیزیا بە شێوەیەکی کاتی پەنایان داون. ئەندرێ ماهیجێک لە نەتەوەی گرتوەکان دەڵێت جیهان وا پێدەنێتە قۆناغێکی مەترسیدارەوە کە هاوکاری مرۆیی بەهۆی ئاستی قەیرانی پەنابەرانەوە کەم دەبێتەوە. لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا 15 شەڕ لە چەندان شوێنی جیاوازی جیهان ڕوویداوە، هەش لەوانە تەنها لە ئەفریقا بوون، سیان لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست بۆ نمونە ئەوەی سووریا و عێراق و یەمەن، یەکێکی تر لە ئەوروپا ئەوەی ئۆکرانیا. ئەم ئاوارە بوونە بێ پێشینە شێوازە پێویستی بەکاردانەوەیەکی بێ پێشینە شێواز هەیە. ماهیجێک دەژڵێت تەنها هیوای درێژدەم چارەسەری سیاسیە، بەڵام زۆربەی ئەو ناکۆکیانە تونتر دەبن و ژماری ئەو کەسانی کە فشاریان بۆ دێت هەڵبێن بۆ پاراستنی ژیانیان تا دێزیاتر دەکات. هێرۆ زەنگەنە دەنگی ئەمریکا. لێ بریتانیا مشتومڕال سەر دیاردا ڕادیکالیزما خورتن مسلمان هەرتێت و گەرم دەبێتن بتایبەت پشتی کوژمارەکە هەڤوڵاتیان بریتانی کەتینە نافڕێزن ملیتانên داعش û herwesa piştî eşkere bûyî ku cîhadî can yê ser û çav pêçavî propagandê ji bo Daeş dike di vîdyoyan de hevwelatiyê Brîtaniya. Çawa bersîngê vê diyardê bêgirtin, em ê bersivê di vê raportê de bibîsin. وا باوەڕ دەکرێت سێ خوشک لەگەڵ مناڵەکانیان نیشتەجێی باکووری بەریتانیا لە ناوخاکی سووریا ژێر کۆنتڕۆلی داعشدا بژین. ئەو خێزانانە لە گەڕانەوەیان لە حەج ئەم مانگە بێسەر و شۆن بوون لە کاتی کە لە ئیستانبول وەستا بوون، ئەو شوێنەی کە وا باوەڕ دەکرێت لەوێوە چوبنە ناو سووریا. هاوسەر و باوکانی مناڵەکان داوایان لێدەکردن بگەڕێنەوە. ئەوان منداڵن و تەمەنیان 5 ساڵانە، ئێوە دەزانن من زۆرم خۆش دەوێن. ئەو سێ کچە خوێندکارەی بەریتانی لە مانجی دوو چوونە ناو داعشەوە. زووترەی ئەم مانگە کوڕێکی تەمەن 17 ساڵانی باکووری ئینگلتەرا لە پەلامارێکی خۆکوژی لە عێراق جانی لێدەستدا. چەند ڕۆژێک دواترێت تۆماس ئێڤنسن کە سپی پێستەکی بەریتانیا و ببوو بە ئیسلام لە شەڕکردنی بۆ کۆمەڵی ئەلشەباب لە سۆمالیا کوژرا. هەفتەی ڕابردوو دەیڤید کامیرۆن سەرۆکوەزیری بەریتانیا کە بۆ کۆنفرانسێکی ئاسایشی دەدوا گوتی کۆمەڵگای مسلمانەکانی بەریتانیا دەبێ هەوڵی زیاتر بدەن بۆ بەرەنگاربوونەوەی بۆ چوونە ڕادیکاڵەکان. خەڵکانێک هەن هەندێک لەم تێڕوانینەیان هەیە ئەوەی کە ناگاتە ئاستی پشتیوانیکردن لە توندوتیژی، بەڵام ئەوانەی بڕێک لە ئەنگری لە توندوتیژی دەکەن ئەوانە قورسایی دەدەن بە لێکدانەوەی ئیسلامی توندڕە و بە برایانی مسلمانیان دەڵێن ئێوە بەشەکن لەم مەسەلەیە، ئەمەش ڕێگە بۆ خەڵکانی لاو خۆش دەکات لە ئەنگری خۆیان بۆ توندڕەوی بۆ نیازی کوشندە بگۆڕن. بەڵام پسپۆری بواری ڕادیکاڵی جوانە کوک دەڵێت ئەوە ڕێبازەکی هەڵەیە.
تێڕوانینی کۆمەلگای مسلمان وەک یەکەی یەگرتو ئەوە تۆ لە ڕاستیدا لە هەموو زۆری ئەم کۆمەلگایە تێناگەیت هەروەها بە لێکدانەوەیەکی گشتگیری لەم جۆرە بەم کارە تۆ مسلمانان ئەوانەی ملکەتی یاسان و هاوڵاتیانی ئاشتی خوازن زوێر دەکەیت و تەریکیان دەکەیت ئەوانەی کە دەبنە مەزنترین هاوپەیمانانت. کوک دەڵێت لە بری ئەوە پێویستە دەسەڵاتداران بە شێوەیەکی قوڵتر تێکەڵ بە کۆمەلگای مسلمانەکان بکەن. هیچ کەسێک ناخوازێت منداڵەکانیان بڕۆنە دەرەوەی وڵاتیان ببنە قوربانی تونڕەوی یان ببن بە تونڕەو. هەر بۆیە ئەمە بۆ زۆرێک لە خەڵکانی نێو کۆمەلگاکە زۆر گرنگە. هەروەها هەبوونی پەیوەندی پۆزتیڤ لە نێوان پیاوانی ئاسایش و کۆمەلگاکاندا کارێکی زۆر گرنگە. ئاژانسی یەکێتی ئەوروپا بۆ جێبەجێکردنی یاسا ناسراو بە یۆرۆپۆل یەکەیەکی ساز کرد بۆ داخستنی ئەو حیساباتانەی کە لە تۆڕە کۆمەڵایەتیەکان پروپاگەندە بۆ داعش دەکەن. عەبدولباری عەتوان دەڵێت ئەمە هەنگاوێکی گرنگە بەڵام درێنگە. ئەوان بە هەزاران ئەکاونتیان لە تویتر و فەیسبوک و یوتیوبدا هەیە. ئەتوان دەڵێت ملیتانەکان ئەو حیساباتانە بۆ ڕاکێشانی خەڵک بەکاردەهێنن. میدیا کۆمەڵایەتیەکان خەڵاتی یەزدانە بۆ دەوڵەتی ئیسلامی ئایا بۆچی لەبەر ئەوەی بە خۆڕایی و دەستیان پێدەگات و هەروەها کاریگەری زۆرە جا بۆ نمونە ئەگەر بەراوردێک لە نێوان گروپی دەوڵەتی ئیسلامی و نێوان ئوسامە بن لادندا بکەیت دەبینیت بن لادن بە تەواوی پشتی بە کەناڵی جەزیرە دەبەست بۆ بڵاوکردنەوەی گرتە ڤیددیوەکان ئەوانیش دەستکاریەکی زۆری ئەم ڤیددیوانیان دەکرد. داعش لە دواترین ڤیددیۆی پروپاگەندەی کوشندا کوشتنی 12 کەس نیشان دەدات گوایە بە تومەتی جاسوسی بوونە. دەنجی ئەمریکا ئەو دیمەنانە بڵاو ناکاتەوە. حەیدەرکەریم دەنجی ئەمریکا. گەلۆ ئەمریکی چ دەستگەهێن فەرمی چ خەڵک چاوە کوردان تێدگەهن چ سیاسەتێ لە هەمبار کوردان بڕێوە دەبن ئەگەر یەک وان ڕۆژان سەردانە ناوەندین فەرمی و هزری لە واشنگتن بکە ڕەنگە بەرسف لە جەم پەیدادا خانمە کورد بیزە بەرزۆ خوێندکارەکە زانکۆیە ئەمریکی لە سلێمانیەیە بەvێ مەبەستێ هاتیە واشنگتن ئەم حەز دکن ئەو بەرسەڤان پرسان بدا لێ دیسان ئەمێژێ بپرسن کە ڕۆلێ خورتان دی سیاسەتا کورداندا لە هەرێمی چاوایە زۆر بەخێر بێ بیزەخان سپاس بۆم دەرفەتە زۆر خۆشحاڵم لێرەم زۆر لە ئیڤنتەکانی ئەم ناوەن ئەم ڕۆژە لە کۆنگرسا دوان بینیت حاضر بووی لە شوێنی ترا حاضر بووی زۆر بەش جار باسی ڕۆژهڵاتی ناوەڕاست باسی عێراق و سووریا شەڕی داعش و کورد دەکرێت چ تێگەشتنێک لای تۆ پێیا بووە ڕاستەکەی ئەوەی من لە ماوە کورتەی کە لە واشنگتنم تێبینیم کردووە کە دەرفەتێکی زۆر ڕەخساوە بۆ دیالۆگ کە دیالۆگێکی یەکجار بەرچاو هەیە لە بینی پەیوەندیداران و خەڵکانی ئاسایی پلتفۆرم ڕێک دەخرێت بۆ ئەوەی گفتوگۆ بکەن دەربارەی باسە جیاجیەکان بە تایبەتی ئەوانەی من گرنگی پێدەدەم دەربارەی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە و پرسی کووردە بە تایبەتی تێبینیم ئەوەیە کە بەڕاستی شارێکی استراتیجیە ئێرە کە دەرفەت ڕێک دەخرێت بۆ خەڵکانی ئاسایی بەشدار بن لە گفتوگۆکردنی ئەو پرسانێک کە گرنگە لە جیهاندا ئێستا کورد بەشدار نابن زۆر کەم بەشدار دەبن بەڵام کێشەکە لەوەدایە ئەمریکیەکان زۆر بایەخ بە کورد نادن ئەوەی کە لی تێدەگەین تۆ بلی لەبەرچی ڕاستەکەی بێگومان ئەوەی کە من تێگەیشتوم کە کورد زۆر ناوی نییە لێرە ئەوەیە حەقی بە سیاسەتی دەرەوەی ئەمریکا خۆی هەیە پەیوەندی لەگەڵ وڵاتەکانی دراوسەی کوردستان بەڵام لە هەمان کاتیش تێبینی من ئەوەیە کە سیاسەتی دەرەوەی کوردستان سستە خەتای کوردیشیتیایە بێگومان یعنی دەکرێت کورد لێرە کار بکات بۆ ئەوەی باسەکانی کە گرنگە پێی باس بکرێت دوێنێ ئێوارە لە یەکێک لە ناوەندەکان باسێکی زۆر گرنگ کرا یان پرسیارێکی زۆر گرنگ کرا ئەوش ئەرێ ئایا ئەمریکیەکان سەرباز بنێرن لە شەڕی داعش بەڵێ پێش پرسیارەکە بکرێ پرسیار لە خەڵکاکرا دەنگیاندا لە 35 گوتیان نەخێر ئێمە حەز ناکەین یان ببوورە 35 گوتیان بڵێ باشە ئەگەر ئەمریکا بنێت بەڵام دوای کە
شارەزان قسەیان کرد بوو بە 31 یان ژمارەکە کەمتر بوو تو بڵی لەبەرچی ئەمریکیەکان یان ئەوانە چی حجەتیان بەدەستەوە بۆ ئەوەی ئەو خەڵکە قەنەعەتیان پێ بکەن کە نەخێر ئەمریکا ئەبێ سەرباز نەنێری ڕاستەکەی دوو لایەن بەشدار بوون لەوێ لایەنی کە لەگەڵ ئەوەدا بوو سەرباز بنێردرێت بۆ عراق لایەنی دووەمیش ئەوە بوو دژی ئەوە بوو کە سەرباز بنێردرێت لایەنی دووەمیان ئەندامێکی حکوومەتی ئەمریکای تێدا بوو کە سەنەتەر کریستۆفەر مەرفی بوو لەگەڵ ئەوەدا نەبوو کە سەرباز بنێردرێ چەند تێبینیەکیدا لەسەر ئەوە کە سەرنجی خەڵکەکەی ڕاکێشە یەکەمیان باسی شەڕی عراقی کرد لە 2023 کە چەندەها ئەمریکی کوژرا و دواتریش ئێستا هەتا ئێستا کێشەکانی عراق چارەسەر نەبووە دووەمیان ئەوە بوو حکوومەتی ئێستای عراق یەکگرتوونیە لە ناوخۆیدا بۆیە هەرچە هەوڵێک ئەمریکا بیدا بێفایدەیە دواتریش ئەوە بوو کە ئێستا لە ئێستادا بەڕای وان وایە عراق هیچ یارمەتێکی ئەمریکای ناوێت کوردەکانش ئەبێ بەڕێ ئەگەر هەبێ ڕاستەکەی کوردەکان باس نەکران زیاتر باسی عراق کرا ویزەخان سپاس بۆ ئەو تێگەشتنەی جەنابن بەڵام دەمیست کە هاتی یەکەم ڕۆژ دەمیست باسی گەنجان و ڕۆلی گەنجان لە سیاسەتدا لە هەرێمی کوردستان بکەم تا چەندێک گەنج ڕۆلی هەیە ئێمە دەزانین دەبیستین کە گەنج ئەو حەزی لە سیاست نییە خۆی دوورەخە ڕاستە ئەگەر ڕاستە ئەمە دیاردەیەکی باشیان خراپە ڕاستەکەی بۆ ئەوەی کە گەنج حەزی لە سیاست نییە خۆی دوور دەخات لەوەیان نازانم باوەڕ ناکەم وابێت لەبەر ئەوەی گەنج لە ئێستادا لەوانەیە لەبەر بارودۆخەکە بێ بەڵام حەزی لە ڕەخنەگرتن هەیە بەڵام ئایا ڕەخنەکانی بە شێوەیەکی دروست دەگرێت ئەوە پرسیارێکی ترە بۆ نمونە لە هەر گەنجێک بپرسی لەوێ گلەی زۆر زۆرە لە حکوومەت لە سیاستیان لە حزبەکانیان لە حکوومەت بەستەوەی ڕەنگە ئەوانە فەرق نەکەن بین وایە کێشەکە ئەوەیە فەرقەکە نییە لە بینی کوردایەتی و حزبایەتی فەرقەکە نییە لە بینی سیاست و ڕۆژانی ئاسایی یعنی هەموو شتەکان تێکەڵ کراوە لە ئێستادا و کە تێکەڵ کرا تۆ نازانیت بە چی شێوەیەک مەرامی خۆت بگەیەنیت باشە گەنجەکان ئەوانەی کە حەزیاندا سیاست و باسی سیاست دەکەن زیاتر مەبەستیان چییە دەیانەوی چه ئارمانجێک بەدەستەوە بینن لە چوە بوارێکە خەمیان هەیە کە گۆڕانکاری بکرین ڕاستیەکەی ئەوەی من دەیبینم زیاترینی لایەنی ئابووری زۆر کاریگەری هەیە لەسەر ئەوەی کە گەنجانی ئێمە حەزیان لێ تەداخلی سیاست بکەن لەوانەیە ڕازی نەبن بە ڕەوشی ئابووری کوردستان ئێستا و ڕۆڵی ئەوان لە سیاسەتی کوردستان بەڵام ئەوەی منیش تێبینیم کردو ئەوەیە کە گەنج یعنی حەز دەکات دەنگی بگات بەڵام شارەزانیە لەوەی کە چۆن دەنگی خۆی بگەێنێت بۆیە لە جێگای خۆیەوە ڕەخنە دەگرێت وای دەکات کە حەزبەکانیش گرنگیەکی وایەن پێنەدەن ئیتر لێرە ئالۆزیەک دروست دەبێت کە لەوانەیە مرۆڤ تێنەگات حەزەکەیان چییە بەڵام من زیاترینی بۆ فشاری ئابووری دەیبینمەوە کە بارودۆخی ئابووری زۆربەی گەنجەکانمان باش خوێندن ئەی مەسەلە تەندروستی ئەی مەسەلانی دیکە مەسەلەی پاراستن و ئاسایش ئەوانە خەمی گەنج ئێستا بێگومان خەمی گەنجە بەس ئەوەی من خۆم دەبینم زیاترینیان کێشەی ئابووریە کە لەوانەیە گەنجی ئێمەوە بزانێت ئەگەر ئابووریەکەی بۆ حەل بکرێت هەموو ئەوانەی تر دەتوانێت حەلی بکات چارەسەریان هەیە بەێ خۆ دەزانیش ئامانجەکانی خۆرتان بەتایبەت گەنجەکان زۆر فەرقن لە شوێنێک بۆ شوێنێکە بۆ نمونە هەلبەت سیاست و سیاستمەدارانش بەپێ ئەوانە ڕفتارەکەن و بەپێ ئەوانە سیاسەتی خۆیاندا دەڕێژن بۆ نمونە ئەگەر بیستی بێ ئەوڕۆ دادگای بەرزی ئەمریکی بڕیاریدا کە ئەوە هاوجنس بازان مافیان هەیە مارە بکرێنەوە یەکێکە لە شتە گرنگەکان کە لە ئەمریکا ئەوە پاش بەڵام لە ئەمریکا گرنگا بێجگە لەوە راپۆرتێکی ترم هەیە زۆر بە کورتی لەسەر ژینگە ئەویش کە خەمی زۆر خەڵکە کە لە ئەمریکا دەنگی دەدەن پیزەخان زۆر سپاس دەکەم بۆ هاتنی جەنابێت لێ کۆش کاسپی تایبەتمەندن ساغلەمیە دگەهن هەف دەکۆمبوونەکە بلندا گۆڕینە ژینگەهێدا و ساغلەمیە گشتی ئەف کۆمبوون پشتی وەشاندنا شرۆڤەکردنەکە ئاژانسا پاراستنە ژینگەهێ یا ئەمریکی بوو کو دەبێژە پاقشکردنا ژینگەهێدا قازانجن ئابووریژی هەنا راپۆرتا کۆمیسیۆنا لەنس یا ژینگەهەیە ساغلەمیە دەبێژە کاریگەریە گەرمیە جیهانێ دێ گەلک مەزن بتن هەتا 5 ساڵین دی و دێپتر کاریگەری هەبتن لەسەر ساغلەمیە گشتی زانا پشتڕاست دکن گەردون گەرم دبا و دبا ئەگەرا مرنا خەلکی گەرما ساڵە 2023 هەزار کەس کوشتن لە سەرانسەری ئۆروپا ڕێخستیا ساغلەمیە جیهانی هوشداریدا ئەگەر
کریارن مجد نبندکیم کرنا گرمیا جیهانی دا اوه بتر هتا سال 2030 بمليونان وجبر وگرما جیهانی بمرن بینرین هیجاب بچند مهاتنا دماهیا برنامه هتا روجا سی شنبه هیفیا دمن خوش جوارا دکین لگل صلاح ورزین توایا استافی برنامه وندکارن به برنامه بسر مال پرن دنگی امریکا بدونن خدا حافظ